پرۆفسۆر دکتۆر محەممەد زوبێر و مامۆستا لالە شێخ کە لە شاری مەهاباتەوە تەشریفە هێناوە بفەرمونون بۆ پێشکەشکردنی توێژنەوەکان. دل به عشق تو دهم صبر به یک جا فکنم، عقل سودا زده را گوشه شیدا کنم. همچون مجنون سیه خانه روم تا سر خود، بر سر مصطبه درگه لیلا فکنم. بر سر کوی تو چو موسی ارینی میگویم، تا که جان در قدم نور تجلا فکنم. پای از سر کنم و راه وفا می پویم، تا به هر جا بود آن یار خود آنجا فکنم. از دل سوختی عشق تو گر آه کشم، آتش از صحن سرا تا به ثریا فکنم. ره وصلت نه به اندازه پای خرد است، سر این عقل مگر زیر همین پا فکنم. صافی از ساعت مسجد چو مرا بهره نبود، صافی از ساعت مسجد چو مرا بهره نبود. پس از این ملجأ تقوا به کلیسا فکنم. شیفته ای نوری جمالم ماهی تابانم وره، آرزوی شهر وصالم جانی جانانم وره. روژ عیده چاوەڕێتم بی بە قوربانم بکەی، کوشتنی شد رحمەتە سەجەر بە قوربانم وەرە. ئاوری عشق دووەهای سووتاندووە کۆگای دەروون، من غەریقی مەوجی خوێنم سینە بریانم وەرە. صافی تا ڕۆژی قیامەت هەر دەناڵێنێ و دەڵێ، صافی تا ڕۆژی قیامەت هەر دەناڵێنێ و دەڵێ، تا نەفەس ماوە لە قەلبم یاری پەنهانم وەرە. بە ناوی خوای پەروەردەگار، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. جا کاک دوترەوە شێعرەکەم خوێندەوە ئینشاڵڵا بە کاتمان بۆ حیساب مەکە. سەرەتا دەستخۆشی و سپاس و پێزانم هەیە بۆ زانکۆی سەلاحەدین بەگشتی و کۆلێژی پەروەردەی شەقڵاوە بە تایبەت ئەم بەڕێزانەی کە ماندوو بوون بۆ گرێدانی ئەم کۆنفرانسە زانستیە، لەگەڵەوەشا لەگەڵ کاک دکتۆر هێمن بە تایبەتی کە ئێمە زۆر لەگەڵ ئەو پەیوەندیمان هەبوو دەستخۆشیان لێ دەکەین. صافی تەنیا شاعیر و ئەدیب نەبووە، خواناسێکی بێوێ نەبووە، مەلەوانێکی لێزان بووە کە مەلەوانی کردووە لە دەریای بێبنی عێرفان و تەسەووف و خواناسی. صافی عاشق و شەیدایەک بووە کە زۆر لێزانانە و زۆر پێزانانە جەمسەرەکانی خۆشەویستی ڕاستەقینەی لە کۆشک و تەلاری دڵەکانە هەژاندووە. هاوشێوەی شاعیر و ئەدیبە خواناسەکانی پێشخۆی ئەمڕە هەندەی لە ناو گۆڕەپانی شێر و ئەدەبیاتدا بوژاندۆتەوە. کەڵپەی دەرونی پڕ لە عەشق و خۆشەویستی ڕاستەقینە هاندەر و پاڵنەرێکی زۆر بەهێز بووە بۆ گەشاوەکردنی زیاتری دیوەخانی ئەدەبی عێرفانی کوردی. بەرجەستەبوونی سەرجەمی خەسەتەکانی شیعری وەکو ڕاوانبێژی و جوانکاری، بیر و خەیاڵ، کێش و سەروە، کاکڵ و ناوڕۆکی شێعرەکانی، بە تایبەتی زەقبوونەوەی عەشقی حەقیقی یا خۆشەویستی ڕاستەقینە وای کردووە پێگەی ئەدەبی و عێرفانی صافی بەرەو ئاسمان بفڕێت. توێژینەوەی ئێمە کە بە هاوبەشی لەگەڵ مامۆستا لە شێخ عەبدوڵڕەوف نەقشبەندی ئەنجاممانداوە لەسەر عەشق و خۆشەویستی ڕاستەقینەیە لە ڕوانگەی شێعرەکانی صافیەوە. صافی خۆی پێناسەی ئەم عەشق و خۆشەویستی کردووە لە دیوانەکەیداوە، پێویست ناکە یعنی ئێمە زۆر بابەتێک کێش پێ بدەین. ئەفەرمێ صافی گەر پرسەند است و عێشق چیست، بێگو ئیمان و دین و مەذهب است. لە شوێنێکدا ئەفەرمێ دین ما عشق است و ایمانم به عشق آمیخته، دگر آیینی نداریم ما به جز اسرار عشق. دوێنێ برای بەڕێزم کاک دکتۆر ئومێد و کاک ئاراتیش ئەمڕۆ ئاماژەیان بە شتێکی کرد. چەندە وشە هەیە لە ناو دیوانی شاعیران بە تایبەت شاعیرە بەرزەکانی ئێمەدا کە لەوانەیە دانەوەی جیاوازیان بۆ بکرێت. ئەمانە وشەی تایبەتین، تەنها شاعیرانی لێهاتوو عارف و خواناس سەلەم وشانە دەردێنن. بۆیە لەوانەیە کەسانێک وا بیر بکەنەوە کە ناو ئاخنی شعرەکانی صافی مەجازی بن یا ئەو وشانەی تێیدا هەنە بەرەو ئاقاری کتابی بن، با ئێمەش ئەرسانەکەین کە ئەگەر کەسێک بیری وابێ بێرەکەی بەهەڵەدا چوونە چونگاتی ئەمانە کەرەستەی شێعری تەنیا شاعری بەتوانە لیان بەهرەمەندە بۆ گەیاندنی کاک و ناوڕۆکی مەبەستی خۆی.
لەسەر ئەم بابەتە مامۆستا مەلا عەبدوڵای کاتب غەریق ڕەحمەتی خوا لێبێت ئەفەرمێ دڵبەر کەسێک کە دڵ با نەک چاوە چاوی دیمەن سەرخۆشی بادە هەرگیز ناچێ بەلای هەوادا وا تێنەگەن لە بادە ئاوی ترێم مرادە مەستی شەرابی وەحدەت پوڵێ بەمانە نادا صافی عاشقی خوای پەروەردەگارە یەکەم مەرحەلە وام عشقەی دەربڕیوە سەرەتا بە حەمدی خوای پەروەردەگار با عەزی بەڕێستان بکەم کە کاریگەری شێخی سعدی لەسەر شێخی صافی یەکجار زۆرە صافی ئەفەرمێ چه شکر گویەمەدەی خالق الزەمین والسەما چه حەمد جویەمەتەی رازق هەمەی ئەشیا لسان نطق ندارد بیان تعریفت کمال و فهم چه یارا رسد هر معوا یعنی پڕ بەدەمی هاوار دەکات کە ناتوانێت سوپاسگوزاری پەروەردەگار بێت تەنها عاشقە و بەس بۆیە شێخی سعدیش فەرمی ئەز دەست و زەبانی کە بەرایەت کەس ئوغری شکرش بدرایەت یان شێخ ئەبوو سعیدی ئەبوولخەیر کە یەکێ لە گەورەترین عارفان ئەفەرمێ گەر بەرتەنی من زۆفان شەود هەرموویی یەک شکرێت و ئەز هزار نەتوانم کرد مەحویش ئەڵێ دەبێ هەرموو زوبانێ بێ هەر زوبانێ داستانێ بێ بکەم نەختێ بەیانی ناکەسی خۆم بەم زوبانانە مەرحەلەی دوو عاشقی شێخ و مرشیدەتی پێی وایە ئەوەی شێخ و مرشیدەکەی پێیگوت تەواوە ئەمە عاشقی حەقیقیە لە دنیای عرفاندا گوێم لە ساز و عود و نەی چاوم لە ساقی و بادەیە خادمی پیری مغانم بۆیەوە پەیڕەو دەکەم هاوشەوەی لسان الغەبی ئەدەبی فارسی حەزەتی حافظ کە فەرمێ بمەی سەجادە ڕەنگین کن گەرت پیر مغان گوید کە ساڵک بی خەبەر نەبووەت زێرا ڕەسمی منزلها لەمەی هەڵکێشە بەرماو ئەرغولامی پیری مەیخانەی لە دابی منزڵێ چی دەڵێ ڕێڕە و دەبێ وابێ بابەتێک هەیە کە دەمهەوێت لەسەر ئەوە تۆزە مانۆر بڵم وەکو مانۆری زانستی هەڵبەتە ئەفەرمێ شێخی صافی لێرە پێگەیش صافیمان باش بۆ دەردەکەوێت و عاشقەکەشی باش دەردەکەوێت همین موسای دل یک ذره نور جلوه‌ات کافی است همین موسای دل یک ذره نور جلوه‌ات کافی است مگوی لن ترانی چون سراپا طول می‌گردد اشاره بۆ هەمان و ئای و لما جاء موسى لميقاتنا کە مەشهورە معروفە سعدی کە یەکێکە لە گەورەترین شاعران و بەختەروانە خۆی کوردیشە هەستێگەنەری بەڕێز داخلەیەکی گرتبوو لە ئێمە کە ئێوە زۆر نمونەی بە شێعری فارسی دێنەوە خەمە دەڵێن خۆ صافیەکێکە لەو کەسانە کە شێعری صافی یەکجار زۆرە وەکو شاعرانی دیکەی کوردی و سعدیش کوردە و کاریگەریشی لەسەر هەموو شاعرانی عەرەبی کوردی هەبووە بە مەحەکی عەقڵەوە هەڵدەسەنگێنێ و دەڵێ بە وەڵامێک کە نەرێنی بێت ئێتر تۆ نابێ پرسیار بکەی هەرەوەی کە خوا لە ناو دڵایە کافیە و بەسە چۆرەسی بە تووری سینا ئەرینی مەگوو بگذر که نیرزد این تمنا به جوابی لن ترانی حافظ شیرازیش بۆ چوونی جیاوازە زۆر عاشقانە لێکی دەداتەوە دەڵێ ئەبێ پرسیار بکرێت چ وەڵام بدرێتەوە یاخۆدنا هەرەوە کە تۆ دەنگی مەعشوقە بیستیتەوە بەسە چۆرەسی بێ تووری سینا ئەرینی بگو بگذر تو صدای دوست بشنو به جوابی لن ترانی حەزەتی مەولانەی ڕۆمی کە سەرەتا پا عرفان و خواناسیە عارفانە لێکدانەوەی بۆ دەکات ئەرێنی کەسی بێگویەت کە تۆ را نەدیدێ باشد تۆ کە باوەمێنی هەمیشە چه تەرا چه لەن تەرانی حەزەتی مەولانە خالدی نەقشبەندی شارەزوریش ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێ بە هەمان بۆ چوونی حافظ عاشقانە لێکی دەداتەوە چۆرەسی بە تووری سینا ئەرێنی بگو و مەگذەر شەنەویز دووس حرفی ئەگەر چه لەن تەرانی و محویش فەرمێ ئەرێنی و لەن تەرانی با نەڵێت و نەشنەبێ موسا بەسائل نادرێ ئەوەی دەرخواردی میوانە ئەلێرە پێگەی ئەدەبی ئاینی عرفانی صافی تەوا بەرزەسە بوو دەرکەوت و دەرکەوت کە صافی کە ئەفەرمێ بۆ دڵی شەیدای من تۆسقاڵێک نوری تەجەلای پەروەردگار کافیە و بەسە چاوەڕێی وەڵامی لەن تەرانی ناکات سەراپای وجودی گرد دەگرێت و لە عەشقی خوادا چواوەتەوە بۆیە هەم عاشقانە و هەم عارفانە شێخی صافی لێکدانەوەی بۆ کردووە دقمان ما بس بەشی ئاخیرێک لەگەر بێت صافی ڕاستەقینەترین عەشق و خۆشەویستی خۆشی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبڕێنەوە کاریگەری شێخی سعدیشی تەواو لەسەر دیارە سعدی
افرمی لشونه که ماه فرو ماند از جمال محمد، سرو نباشد به اعتدال محمد، وعده دیدار هر کسی به قیامت، لیله اسرا شب وصال محمد. لآخر افرمی سعدیا گر عاشقی کنی و جوانی، عشق محمد بس است و آل محمد. تنها اما عشقه صافیش بو کارگری افرمی هرگز نرسد سر به بالای محمد، نرگس نبدین دیده شهلای محمد، سنبل نبی زلفین سمنسای محمد، کونین برد رشک به سیمای محمد. هر باغی گلی روید و هر گلشن خاری، هر سر هوسی دارد و هر چهره غباری، هر دل عملی جوید و هر کس سر کاری، صافی طلبت همت مولای محمد. دەستان خۆش سپاس. بیکات تۆ دەست خۆش